کارگەکەی ئێمە لە ساڵی 2012 دەست بە بنیادنرانی کرا لە تقریبا 2014 تەواو بووین لە ناوەڕاستی 2014 دەستمان بە بەرهەمهێنان کرد و بەرهەمەکانمان گەیشتە بازارەکانی بڵین هەموو هەرێمی کوردستان و عێراق. ئامانج لە دامەزراندنی ئەو کارگە دروستکردنی چونکە کارگەکە کارگەیەکی جیهانیە، دروستکردنی کارگەیەک بوو کە یەکەم جار بوو لە عێراق و کوردستانیش بەو جۆرە کوالیتیە بەو جۆرە سیستەمە جیهانیە بگاتە بڵین ناوچەکە. ئامانجلەی ئەوە بوو کە بتوانین ئێمە بەروبوومێک دروست بکەین منافەسەی بەروبوومە جیهانیەکانی تر بکە لە هەر بازارەکی دی جیهان بتوانی کەسێکی بڵین عێراقی یاخود کەسێک لێرە بستە هەر جێیەکی بتوانی هەمان کوالیتی ببینیتەوە ئەوەی کە لێرە بەدەستیەکەی و ئەوەی لە دەرێ بەدەستیەکەی. لێرە هەموو ئەو مادە خامانە هەڵدەگیرێن کە لە دروستکردنی بەروبوومەکانمان بەکاریان دەینین. وەکو دەبینین مادە خامەکانمان پێک هاتووە لە شتی جیاواز بە پێی جۆری بەروبوومەکان. کارتۆنمان هەیە لێرە، بوتڵمان هەیە، نایلۆنمان هەیە، ڤیتامین دیمان هەیە. هەموو ئەوانە بە پێی ستاندەری تایبەتی دەنۆن لە دەرەوەی وڵات لە ئەوروپا دەکردرێن و دێن ئەلێرە هەڵدەگیرن. پێش هاتنیان و هەڵگرتنیان لێرە تێستی کوالیتی تایبەتیان بۆ دەکرێت بۆ دڵنیا بوونەوە لەوەی کە کوالیتی ئەو مادە خاوانە ئەو شتەیە کە بڵین بە پێی ستاندەری ئێمەیە و لەوە کەمتر نییە. مادەکان کە لێرە هەڵدەگیرێن ئێرە کۆگایەکە هەواکەی کۆنتترۆل دەکرێت لە ڕوم تەمپریچەر واتە پلەی گەرمی ژوورەوە شتێکە لە بینی 15 هەتا 20 پلەی سەدی لێرە کۆنتترۆلی هەوایەکە دەکرێت. طبعاً هەوایەکەش تعقیم کراوە پاکە لە 100%. لە دەستپێکی تاقیگا لە دەستپێکی ئیشەکەماندا سەرەتا دەچین مادە خاوەکان دێنین ئەوجا بوتڵمان هەیە، کارتۆنمان هەیە، هەروەها سەتڵمان هەیە. چەند تێستێکیان لەوە دەکەین لە بۆ هەموو مادە خاوەکان هەموو تێستەکانی لەوە دەکەین. ئەوانەی بوتڵمان هەیە سەتڵمان هەیە بۆ نمونە ئەو بوتڵەمان هەیە تێستی کۆمپرسی لە بۆ دەکەین کەواتە زەخت بزانین بەرگەی چەند زەختی دەگری. هەروەها تێستی تەنکی بوتڵەکەی بزانین ئایا بوتڵەکەمان چەند تەنکیان چەند ئەوەیە. ئەوانەش بەپێی ستاندەرد هەر بوتڵە و هەر منتوز هەر شتێک ستاندەردی خۆی هەیە. بۆ نمونە ئەوە ستاندەردێکی تایبەتی خۆی هەیە، ئەوە ستاندەردێکی تایبەتی خۆی هەیە. هەروەها قیاسی بەرزیەکەی دەکەین بەرزیەکەی. هەروەها ئەو جیهازەشمان بۆ کەتکردنە لە بۆ کارتۆنەکەی دادنین لە بۆمان کەرتک دەکا بەپێی قیاسەکەی محەدەد. بۆ نمونە ئەو کارتۆنەمان هەیە کە لە سەرەتا وەری دەگرین تەمەشای دەکەین هەمووی چێکی دەکەین هەموو فەحسەکانی لە بۆ دەکەین. بۆ نمونە بەو ئامێرەی فەحسی دەکەین و کەرتکی دەکەین وەزنەکەی وەردەگرین. لەبەرەوەی پشکنینیان لە بۆ دەکەین هەتا بە شێوەیەکی تەواو بزانین ئایا ئەو مادە خاوەی کە بەدەستمان گەیشتە بە شێوەیەکی تەواو دروست کراوە، ئایا بە شێوەیەکی گونجاوە کە ئەمە دواتر ئیشمان پێکرد هیچ کێشێکمان نایەتە سەرڕێگا. لەبەرەوەی ئەمە ئەو پشکنینانەی بۆ دەکەین لە سەرەتای وەرگرتن بە هەموو شێوەکانی بە هەموو تێستەکانەوە. لێرە چەندین زۆر تێستی جیاوازی مایکرۆبی دەکرێت لە هەموو ستێپە جیاوازەکانی بەرهەمهێنانی پرۆدەکتەکانمان ئێمە. لە یەکەم نقطەوە دەست پێ دەکەین لە ڕسیڤینگی ڕۆماتریالەوە فەحسی مایکرۆبی دەکرێتن بۆ ئەو ڕۆماتریالەی کە وەری دەگرین
دواتر کە وەردەگیرێتەوە ماتریالەکەەوە حالی پرێپەرێشنی شیر دەکەین دیسانەوە لە هەموو ستێپەکانی سامپل وەردەگیرێت فەحسی مایکرۆبیلۆ دەکرێتن باشە دواتر ریلیز دەکرێتن ئیشی پرۆدەکشن بەردەوام دەبیتن لە بەشی پرۆدەکشن لە کاتی دروستکردن و یان تابیەکردنی پرۆدەکت فیلینگمان هەیە لە بەشی فیلینگ دیسانەوە لەسەر مەچینەکان سامپل وەردەگیرێت لە هەر سەعاتێک جارێک فەحسی مایکرۆبی دەکرێتن واتە پرۆسێسی بەرهەمهێنان پرۆدەکشن بە کاملی کۆنتترۆل کراوە بە شێوەیەکی زۆر بە فۆکەس و کۆنسنتریتێکی زۆر ساتی مایکرۆبیلۆ دەکرێت کە دەچیتە وێرهاوسش فینش گوت وێرهاوس دیسانەوە سامپل وەردەگیرێت شتێکی دی هەیە لێرە دەکرێتم کە پرۆدەکتەکە ڕیلیز کرا لە فینشگوت چووە بازارش ئەمە سامپلی وەردەگرین لێرە حتا 2 ڕۆژ پاش ڕۆژی ئەکسپایربوونی پرۆدەکتەکەی لە ڕۆژی بەرهەمهێنانیەوە دیسانەوە فحوساتی مایکرۆبایۆلۆجی لۆ دەکرێتن هەتا بزانین پرۆدەکتەکەمان بەکوێ گەیشتێ و ستانداردەکەی لەکوێیە. لە کارگەکەی ئێمە هەتا ئەمڕۆ نزیکی 19 قەبارەی جیاواز لە 13 بەرووبوومی شیرەمەنی جیاواز بەرهەم دەهێنرێت. بەرووبوومەکانمان بە زۆری ماستیان ماستاو یان لەبەنن ئەوەی کە بڵین پێدەوترێت لەبەنی خواردنەوە کە یارمەتی هەرسکردن دەدا لەگەڵ چەند جۆرێکی ماست و چەند جۆرێکی ماستاو بە تامی جیاواز لەگەڵ چەند بەرووبوومێکی دیکەی تامداری لاوەچی کە تازە دەستمان بە دروستکردنیان کردووە لە کارگەکەم. What batch is this? We have finished already. Right, okay. Can we monitor other places, please? Great, thank you. ئێرە ژووری پرۆسس کۆنتترۆڵە لێرە وەکو دەبینن پرۆسس ئۆپەرەیتەر کۆنتترۆڵی هەموو قۆناغەکانی پرۆسەی دروستکردن و گۆڕینی شیرەکە بۆ ماست دەکات. لێرە سیستەمەکە لە 100% ئۆتۆماتیکە کۆنتترۆلە لەلایەن سیستەمی HMI-ەوە لێرە ئۆپەرەیتەرەکە دادەنیشی بەس چاودێری دەکات بزانی شتەکان وەکو پێویستە ئاوا دەڕوە کۆنتترۆلی زۆر شت دەکەن لە هەر قۆناغێک ئەگەر هاتوو هەر کێشەیە کە بخوا نەخواستە لە هەر شوێنێک ئەوە بە شێوازێکی ئۆتۆماتیک باچەکە خۆی یان بڵین سووری بەرهەمهێنانەکە خۆی دەچێت بۆ درێین بێ ئەوەی هیچ کەسێک محاولە بکاری تێنی بکاتەوە یان بیگەڕێنێتەوە. لێرە لە سەرەتای پرۆسەی بڵین لە سەرەتای ئەوەی کە شیرەکە شلە چاودێری هەموو قۆناغەکانی دەکرێتە ئەوەی باچەکە ئامادە دەبێت کە ئایا ماستە یان ماستاوە ئامادە دەبێت و دەنێردرێت بۆ هێڵەکانی پڕکردن و لە قوتوکردن. یەکەی CIP واتە کلینینگ ئین پلیس بە کوردیەکەی دەڵێن خاوێنکردنەوەی ئامێرەکان لە شوێنی خۆیان واتە بێ ئەوەی هەڵیان بگری و بیان جوڵێنی لە شوێنی خۆیان. وەکو دەزانین لە هەموو کارگەکانی دروستکردنی خۆراگیەکێک لە بەشە هەرە گرنگەکانی بەشی CIP-ە. ئەو بەشە پێش ئەوەی پلانی پرۆدەکشن دەست پێ بکات پێش ئەوەی هیچ بەرهەمێک بەرهەم بێنرێت پێویستە هەموو ئامێرەکان هەموو هێڵەکانی بەرهەمهێنان هەموو مەشینەکان کە بەرهەمی لەسەر دروست دەکرێت بە CIP لۆ بکرێتن بە کیمیکاڵی تایبەت واتە دوو جۆر کیمیکال هەیە دەیهێنین ئەو پرۆسەی خاوێنکردنەوەی خاتەکان و مەچینەکان و هەموو بەشەکانی تری کۆمپانیای پێدەکرێتن. لێرە لە کاتی دەستپێکردن دەست دەکرێت بە ئەنجامدانی CIP بۆ هەموو بەشەکان و لە ئەسنای پرۆدەکشن لە ئەسنای بەرهەمهێنانیش دیسانەوە بەپێی ئەو کاتێ بۆ دیاریکراوە لە سیستەمی فود سیفتی کۆنتترۆل دیسانەوە CIP دەکرێتەوە بۆ هەموو مەشینەکان و لە دوای کۆتایی هێنانی بەرهەمهێنانیش پێویستە هەموو مەشینەکان دووبارە CIP-یان بۆ بکرێتەوە هەتاکو بە شێوەیەکی خاوێن و دوور لە کاریگەری توشبوون بە مایکرۆبیال کۆنتامینێشن بیان پارێزین مەشینەکان بە خاوێنی بهێڵینەوە.
پاش ئەوەی کە پرۆسی ئەنجامدانی CIP-مان ئەنجامدا بۆ هەموو ئامێرانی کە لە ناو کارگەکەدا هەن و بە تایبەتی بەشی پرۆدەکشن ئەو کاتە پاش ئەوە پرۆسسەی بەرهەمهێنانی شیر دەست پێ دەکەین وەک دەزانین هەموو کارگەکانی دروستکردنی شیرەمەنی بەشی بەرهەمهێنانیان لە سێ بەشی جیاواز پێک دێت یەکەمیان CIP دووەمیان پرۆسس ئەواتە بەرهەمهێنان سێمیان فیلینگ ئەواتە لە قوتوکردن باشە لەوە چی دەکەین لە پرۆسس قۆناغی پرۆسس ئامادەکردنی شیرە شیرمان هەیە وەری دەگرین دەیهێنین بۆ ناو جیهازی پاستیۆرایزەر جیهازی پاستیۆرایزەر هەڵدەستێت بە گەرمکردنی شیر بۆ پلەی گەرمی دیاریکرا و پاشان سارکردنەوەی بۆ پلەیەکی گەرمی دیاریکرا و کە بتوانین بادێ ئەواتە ئەو بەکتریایی کە شیر هەوێن دەکات بخەینە ناوی لە ناویدا بژێت پاشەوەی ئەو بەکتریامان ئیزافە کرد شیرەکە دەنێردرێتە شوێنی تایبەت لە ناو تانکی تایبەت کە پێی دەگوترێت فەرمنتیشن تانکە سواتە عملیی هەوێنبوون کردداری هەوێنبوون لەوێ داڕوو دەدات جیهازی بەستەرە یەکە لە مهمترین لە گرنگترین ئەو جیهازانەی کە لە ناو کارگەدا هەیە جیهاز لەو جیهازەدا شیر گەرم دەکرێت لە پلێکی گەرمی کە بتوانین هەموو ئەو بەکتریانە کە لەوانەیە ببنە سەبەبی زیانگەیاندن بە ئەنتاجەکە بە پرۆدێکتەکە یان بەشیر بە هەر شتێشتر دەکوژرێت لێرە سیستەمێکی زۆر مهم هەیە کۆنتترۆلی جیهازی پاستیۆرایزەر دەکات ئەوش سیستەمی هاسپە لەو سیستەمە لە ژووری کۆنتترۆل لەسەر سکادا HMI هەمووی کۆنتترۆل دەکرێت بە هەر شێوەیەک هەر پارامیتەرێک لەو ستانداردە دەرچوو کە دانراوە بە تایبەتی ستانداردی دانون و ستانداردی عێراقی لەسەر سیستەم ئەلارم دەدرێتن و ڕادەوەستێت پرۆسەکە ناتوانرێت کۆنتترۆل بکرێت دوایی لە ناو جیهازی بەستەرە بەشێکی گرنگتر هەیە کە پێی دەگوترێت هۆمۆجینایزەر هەڵدەستێت بە تێکەڵکردنی ئەو مکەویناتانە ئەو ماوادە خامانەی کە کراونەتە ناو شیرەکە بەپێی ئەو ڕیسیپیە ئەو پرۆدەکتەی ئەو ئینتاجی ئێمە دەمانەوە بەرهەمی بێنین. لە دوای ئەوەی کردداری مەینواتە فەرمنتیشن کۆتایی پێهات بەپێی ئەو کاتە دیاریکراوەی بە ڕیسیپیە جیاوازەکان و پرۆدەکتە جیاوازەکان دیاریکراوە بۆی لە بەشی کوالیتی پێمان دەڵێن کە کردداری فەرمنتیشن کۆتایی پێهات ئێمە هەڵدەستین بەچی بە عملیە بە کردداری سارکردنەوەی ئەو ئینتاجە ئەو پرۆدەکتە ئەو بەرهەمەی هەمانە لە ناو تانچێکەدا لەو خطوەیە لەو ستێپە ئینتاجەکە بە جیهازی کولەردا دەڕوات کولەر هەڵدەستێت بەچی بە سارکردنەوەی ئەو ئینتاجە و ناردنی بۆ تانچێک کە پێی دەگوترێت ستۆرێج تانک لێرە پلەی گەرمی ئەو بەرهەمەیکی ئێمە ساردی دەکەینەوە دەگۆڕێت بەپێی ئەو جۆری بەرهەمەی ئێمە بەرهەمی دەهێنین واتە لە هەموو بەرهەمەکان بە هەمای پلەی گەرمی سارد ناکرێنەوە دواتر پرۆدەکتەکە دەنێردرێتە خەزان واتە ستۆرێج تانک و لەوێش لە پلەی گەرمی دیاریکرا واتە پلەی گەرمێک نەگاتە پلەی گەرمی ئیشکردنی بەکتریا هەڵدەگیرێت هەتا کاتی لە قوتوکردن لە بەشی فیلم. کارگەکەی ئێمە 24 ساعت کارکردن بەردەوامە کارمەندەکانمان لەو گوندانەی دەوروبەرمان بڵێن قوشتەپە و شەمزیناوە و هەموو ئەو گوندانەی دەوروبەرماندن خۆشبەختانە لەو چەند ساڵی کە تقریبان ئێستا ئەوە بوو بە 3 ساڵ ئێمە بەردەوامین لێرە لە کارکردن لە سەرەتای دامەزراندنمانەوە زۆر خەڵک هەبوو لەو گوندانە لەگەڵمان بەشدار بوون و هەتا ئێستاش بەردەوامن لەگەڵمان و خۆشبەختانە توانیان کە ئاستی خۆیان بەرز بکەنەوە ئێستا پۆستیان وەرگرتووە لە ناو کۆمپانیایەکەمان ئەوە دەپان فرسەتێکی باشە چونکە ئەو خەڵکە لۆکاڵی کە لێرەیە ینی وردە لە ئاستی زانستی و ئاستی کارکردنی بەرز دەکرێتەوە و دەتوانێت لە بڵین لە داهاتوو دەتوانێت پۆستی باشتری لێرە و لە شوێنی تریش دەست بکرد بە نسبەتی ئالیەتی کارکردنمان ئێمە 3 شفتمان هەیە هەر شفتی 8 ساعتە و 24 ساعت ئێمە کارکردنمان هەیە ساڵانە تقریبا دەتوانین تا 55,000 تەن لە شیرەمەنی بەرهەم بهێنین.
دقیقەیەدا هەڵدەستین بە لە قوتوکردنی ئەو بەرهەمەی کە پێشتر ئامادەمان کردبوو لە پرۆسێس باموو بەشەکاندا ڕۆیشتی بوو هەتا گەیشت بۆ ستۆرێژتان لێرە سێ جۆر مەچینی جیاوازمان هەیە بۆ لە قوتوکردنی ئینتاجەکەمان یەکەمیان ئەو بەرهەمانەی کە شلەمەنی لەسەر جیازێک لە قوتو دەکرێن کە پێی دەگوترێت ئێرمی جیازێکی فەڕەنسیە ئێرمی بەس ئەو ئەنتاجەیە کە لە شلەمەنیە و دەخورێتەوە واتە درینکە بڵە ئێرمی لە چەند بەشی جیاواز پێک دێت یەکەمیان ئەوەیە بەشی هۆپەری پێدەڵێن کە زیادکردنی بۆتڵە و سەپلایە دوای بۆتڵە کە دەچێتە ناو مەچینەکە تاقیم دەکرێت واتە بۆتڵەکە خاوین دەکرێتەوە پاشان دەچیتە بەشی تێکردن واتە فیلینگ پڕ دەکرێت دوای دێتە بەشی سیلینگ سەری دادەخرێت پاشان دێتە بەشی سیلینگی دیکەمان هەیە کە قەپاخی لەسەردادێنێت دوای لە ئاوتفیت کۆنڤار دێتە دەرێ لە جیهازی ئێرمیدا یەکەیەکی زۆر گرنگی کارکردنمان هەیە کە پێی دەگوترێت سیل دیتێکتەر مەشین ئەو سیل دیتێکتەر مەشینە ڕێگرە لە تێپەڕبوونی هەموو ئەو بوتڵانەی کە هەر کێشەیەک لە ئینتاجەکە یان لە پاکێجینگ ماتریالەکە لە هەر شتێکدا هەبێتن تێپەر ببێتەوە ئەوە بە نیزامی حاسب کۆنتڕۆل کراوە واتە CCP پۆینتە لێرەدا هەر بوتڵێک ئەگەر سیلینگەکەی تاوا نەبێت ئەگەر پاکینگ ماتریالەکەی تاوا نەبێت یان هەر چێشتەیەکی تری هەبێت ڕەت نابێت و ناگاتە دەستی مستەهلی کواتە بەکاربەر لێرە ڕەت دەکرێتەوە فرێ دەدرێت بەسەر لاینەکە. لێرە ئەو بەرهەمانە بەرهەم دێنین کە لە کاسە دەکرێن واتە قوتووە پلاستیکمان هەیە پلاستیک دەخێنە ناو مەشینەکە تاقیم دەکرێت بە جوانی دوای بەهۆی گەرمکردن لە یەکەی فۆرمینگ دەکرێتە کاسە دوای پرۆدەکتەکەی تێدەکرێت بەو سایزدە بەو کەمیەی کە ئەمە دەمانەوێتن پاشان بە یەکەی سیلینگدا دەڕوات قات دەکرێت و دێت کۆدی لێ دەدرێت و دێتە دەرەوە ئاوتفیت کۆنڤەر پاشان لە کاردۆن دەکرێت لێرە وەک دەیبینون دواتر دەچێتە بەشی پارێتازیشن واتە لەسەر پالێتنان و نردنی بۆ بەشی کۆتایی کارگەکەمان کە فاست کولینگە لەوێدا پرۆدەکتەکە سار دەکرێتەوە بۆ دەرەجەیەکی دیاریکرا. هەدەفی کۆمپانیاکەی ئێمە ئەوەیە بەروبوومێک دروست بکەین کە تەندروستی بگەێنێ بە بەکاربەرەکەمان لەو لایەنەوە ئێمە گرنگترین شت لەو کۆمپانیایە کە کاری بۆ دەکەین و لە بیدایەتەوە لە کاتی دیزاین و بنیاتنانی ئەو کارگەیە پارەیەکی زۆری لەسرف کراوە مەسەلەی کوالیتی بوو. کوالیتی تا ئێستا لێرە ئەمڕۆ ئێمە لەسەر نیزامی جیهانی دەڕۆین و بە هەمان شێوە مولتەزیمین بە قانونی کوالیتی خۆراکی عراقی و قانونی کۆمپانیای خۆمان کە کۆمپانیایەکی جیهانی فەڕەنسیە بۆمان دیاری کراوە ئێمە سیستەمی حەسەبمان لە 100% حەسەب لە کوالیتی سیستەمێکی بەناوبانگی جیهانیە لە یەکەم جار لە ئەمریکا و دوایی لە ئەوروپا و ئێستا لە رووسیا و ئوسترالیا و هەموو دەوڵەتەکانی جیهان ئێستا تطبیق دەکرێت ئێمەش لێرە بە هەمان شێوە سیستەمی حەسەب تطبیق دەکەین و سیستەمی ئایزۆی 22000مان ئەم ساڵ دەستمان بە تطبیقکردنی تەواوی کردووە کە نوێترین بڵین پێشهاتی سیستەمی ئایزۆی لە جیهاندا ئێستا سیستەمی ئایزۆی 22000. کوالیتی لە بۆ ئێمە لە دەرەجەی یەک دێ کوالیتی و پاکوخاوێنی خواردنەکە لە زۆر شوێندا لەوەیە بتوانی بە ئاسانتر بە شێوازێکی ئاسانتر ئیشەکە بکەی بە شێوازێکی ئاسانتر بتوانی ئەو پرۆدەکتە دروست بکەی کەچی لە لای ئێمە دەیبینی کە تۆزێک وردەکاری زیاتری تێدایە و بۆی زیادکراوە ئەوەش هەموو تەبعاان دەگەڕێتەوە بۆ ئەو سیستەمای کوالیتی و تێرمێکی پێی دەڵێن فود سیفتی واتە سەلامەتی خۆراک سیستەمێکی جیهانیە لەبەر ئەوانە ئێمە دەتوانین بڵین پرۆدەکتەکەی ئێمە یان بەروبوومەکەی ئێمە کە دەگاتە بازار بەروبوومێکی لە 100% هەم تەندروستە چونکە هەندێک بەروبووممان هەیە کە یارمەتی پرۆسی هەرسکردن دەدا هەندێک بەروبوومی تریشمان هەیە کە بەروبوومی ئاسایین بەڵام ئەو ستاندەرە کوالیتی و پاکوخاوێنی خۆراک کە پێی دروستکراوە ستاندەرێکی زۆر بەرزە و منافەسەی ستاندەرە جیهانی عالەمیەکان دەکات.
دوای تەوابوونی ماست یان ماستاوەکەمان لەسەر خەت کە دەچێتە مەخزن لە پلێکی گەرمی زۆر سارد خەزن دەکەین پێشەوەی بچێتە بازار و دوای تێپەڕبوونی گوتسار کاتژمێر ئێمە وەکو بەشی مختبەر بەشی کلیمکۆفیزیکەڵ سامپڵی خۆمان وەردەگرینەوە و تێستی پاکەجینگ و ڕنگ و تامی دەکەینەوە و ئەمەش یەکێکە لەو تێستانەی کە دوای تەوابوونی 24 کاتژمێر ئێمە فاسی بۆ دەکەینەوە. ئێمە تێستی ڕنگ و تام و پاکەجینگی دەکەین لەگەڵ کلیوامەکەی. ئەم جیازە تێکچەند ئەنەلایزەرە تێستی دەکەین تا بزانین ئەو بەرهەمەمان تا چەند تۆندا یان شلە. ئەگەر شل بوو ئێمە لە لای خۆمان و ناهێڵین بچێتە بازار و چونکە زۆری بەرهەمەکەمان وایە دەبێت تارگێتی وایە دەبێت تا ڕادێک کلیوامی باش بێت تونند بێت. نهێنی سەرکەوتنمان هەتا ئێستا پێم وایە ئەوە بێ کە توانی ومانە بەو ماوەکەمەی ئیشمان کردو لە بازارەکانی عێراق و هەرێم هێڵێک لە کڕیار دروست بکەین کە سیقەی خۆیان لە ناو بەروبوومەکانی ئێمەداناوە تا ئێستا توانی ومانە خزمەت بکەین تا ئێستا وەڵامدانەوەی باشمان هەبووە لەگەڵ هەر کۆمپلینێک یان هەر سکاڵایەک کە لەسەر هەر بەروبوومێکمان لە بازار کرابێ و بە هەمان شێوە بەردەوامیمان لە هەموو بارودۆخەکان تا ئێستا چونکە بڵین بۆ ئەو 3 ساڵی ڕابردوو جیهان و عێراق و ناوچەکەش بە تایبەتی بە زۆر بارودۆخی ناخۆشدا ڕۆیشتۆ بەڵام ئێمە خۆشبەختانە توانیمانە بەردەوام بین و ئینشاءڵڵاش بەردەوام